ئەگەر دەستوور و یاسا و ڕێبازت ئیسلام نییە ئەوا واز لە نوێژ و ڕۆژ و حەج و زەکاتدان بێنە پێ دڵنیا بە لەوەی کە گیرا نابێت. برایان خوشیانی بەڕێز ئەمە بابەتێکی چارە نووساز و مەسیریە پێویستەکە ڕوونکردنەوەی لەسەر بدەین کە بەداخەوە لەم ڕۆژگار و سەردەمەدا زۆر کەسانێک ئەبینین کە عیبادەت و نوێژ و ڕۆژ و حەج و زەکاتدانی تەواو واتە عیبادەتەکانی تەواوە بەڵام دینەکەی تەواو نییە. نوێژەکات بەڵام یاسا و ڕێسایەکی هەڵبژاردووە کە دژی نوێژەکەیت کە دژی ڕۆژوخوێتی کە دژی حەج و زەکاتدانەکەیت. نوێژەکات ڕۆژوگرێ بەڵام ڕازی نییە بەوەی کە ئیسلام یاسا و ڕێسا و دەستوری بێت کە ئیسلام سیستەمی حکومڕانی بێت. ئەو کەسانە بەڕاستی داخۆیان ماندوو نەکەن. ئەگەر یاسا و ڕێبازت ئیسلام نییە دڵنیا بە هەرچەند خۆت ماندووکەی هەرچەند عیبادەت بکەی هەرچەند کۆشش بدەیت دڵنیا بە لەوەی کە گیرا نابێت. تر بۆچی خۆمان ماندوو بکەین؟ وان بابەتێکی فقهی نییە تا بڵێ ڕاجیاوازی و اختلاف و ناکۆکی زانیانی لەسەر ئەم بابەتێکی عەقیدەیی و دینی و مەبدەئیە کە دیارە نەسی زۆری لەسەرە هەم لە ئایەت و هەم لە فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بۆیە بەڕاستی ئەو کەسانی کە ئابە و شێوەن پێویستە خۆیان یەکلایی بکەنەوە یا ئەوەی ئەگەر حەزەکەی کە نوێژ و عیبادەت و ڕۆژت گیرا بێت ئەوەیە کە ئیسلامت قبوڵ بێت ئەوەیە کە ئیسلام هەڵبژێری ئەوەیە کە لەگەڵ ئیسلاما بێت لەگەڵ گروهی موسڵمانانە بێت. ئەگەر ئەوەیشت قبوڵ نییە دڵنیا بە لەوەی کە هەرچەند عیبادەت و نوێژ و ڕۆژ و جومعە و جەماعەت و هەر عیبادەتێ بکەی دڵنیا بە لەوەی کە گیرا نابێت. خۆ ماندوو مەکە بە هاوین و بەزستان لە دەست نوێژگرتن یا خەرجی ماڵی خۆت لەوەی کە بچی بۆ عومرە بچی بۆ حەج یا لە ماڵەکەت زەکات بدەی ئەمانە هیچی گیرا نابێت دڵنیا بەلەوە. وەکو ئەمەژەمان پێکرد نەسی زۆری لەسەر لە ئایەت و لە فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڵام دیارترینیان و ڕوونترینیان ئەو فەرمودەیە کە ئەبوو هورەیرە خوای لێ ڕازی بێت بۆمان دەگێڕێتەوە کە دیارە لە مسند ئیمام ئەحمەد خوای لێ ڕازی بێت ئەمەژەی پێکراوە ئەو یعلا لە مسندەکەیە و طبرانی لە معجب الأوسط ئەمەژەی پێکردوە. أبو هريرة خواه بقال رازي ذفرني في غمري خواه صلى الله عليه وسلم فرميتي تجيء الأعمال الصالحة يوم القيامة فتجيء الصلاة فتقول يا ربي أنا الصلاة فيقول سبحانه وتعالى إنك على خير ثم تجيء الصدقة فتقول يا ربي أنا الصدقة فيقول سبحانه وتعالى إنك على خير ثم يجيء الصيام فيقول يا ربي أنا الصيام فيقول سبحانه وتعالى إنك على خير ثم تجيء الأعمال الصالحة كلها على ذلك فيقول سبحانه وتعالى إنك على خير ثم يجيء الإسلام فيقول يا ربي أنت السلام وأنا الإسلام فيقول سبحانه وتعالى بك اليوم آخذ وبك اليوم أعطي فقال عز وجل ومن يبتغي غير الإسلام دينا فلن يقبل منه وهو في الآخرة من الخاسرين. جوان سنة بدن بريان خشاني بريس بوئيك يقلعي بينا وصاغ بينا ولا سر أنبابتا شكا براسي گومان دوودڵێکی زۆری لەسەر زۆر کەسمان هەیە لە مزگەوتە نوێژ دەکات عیبادەت دەکات بەڵام ئیسلامی قبول نییە بە ئیسلام ڕازی نییە بە ئیسلام ڕازی نییە دەستور و یاسا و ڕێچکە و پرۆگرامی بێت. بزانین حکمی ئەوانە چییە؟ ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت لە ڕۆژی قیامەتە عیبادەتەکان دەکرێنە شکل و شێوازێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی نەکردووە و نازانین باز نەکراوە. هەر عیبادەتێک بە شێوازێکی جیاواز بە شکل و شێوازێک دێت و لەگەڵ خوای پەروەردگار گفتوگۆ دەکات و دەکەوێتە ئاخاوتن بە ویست و مەشیەتی خوای پەروەردگار. دەفەرمێت سەرەتا نوێژ دێت نوێژ دەڵێت یا ڕەبی ئەنا الصەڵات نوێژ دەڵێ ئەی خوای پەروەردگار من نوێژم خوای پەروەردگار دەفەرمێت ئینەکی عەلا خەیر واتە هەر کەسێک کە نوێژ ئەنجامدا لەسەر خێرە واتە پاداشت و ثوابی تایبەتی خۆی هەیە. پاشان دوای ئەوە زەکات دێت و دەڵێ ئەی خوای پەروەردگار من زەکاتم خوای پەروەردگار دەفەرمێت ئینەکی عەلا خەیر هەر کەسێک کە زەکات ئەنجامدا لەسەر خێرە واتە خێر و پاداشتی هەیە. وپاشان دوای ڕۆژوو دێت دەڵێ خوای پەروەردگار من ڕۆژم خوای پەروەردگار دەفەرمێت هەر کەسێک کە ڕۆژوو ئەنجامدا پاداشت و ثوابی تایبەتی و دیاری کراوی هەیە. وپاشان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت ئابە و شێوازە تێکڕاو سەرجەم عیبادەتەکان دێن خوای پەروەردگار دەفەرمێت ئینەکی عەلا خەیر واتە هەر عیبادەتێک لەسەر خێر و پاداشت هەر کەسێک ئەو عیبادەتان ئەنجام داد لەسەر خێر و پاداشتە. پاشان لە کۆتاییدا ئیسلام دێت فيقول يا ربي أنت السلام دەڵێ ئەی خوای پەروەردگار تۆ سەلامی کە ئەمە یەکێک لە ناوەکانی خوای پەروەردگار وأنا الإسلام ومنیش ئیسلام خوای پەروەردگار دەفەرمێت جوان سەرنج دەدەن بەلایەن خوشاری بەڕێز بك اليوم آخذ وبك اليوم أعطي ئەمڕۆ بەهۆی تۆوە سزا دەدەم و بەهۆی تۆوە پاداش دەدەم. واتە هەر کەسێک کە یاسا و ڕێباز و ڕێچکەی ئیسلام بێت ئەوە پاداشتی هەیە بە گوێرەی ئەوە پاداش وەرەگرێت و هەر کەسێکی یاسا و ڕێباز و دەستوورەکەی ئیسلام نەبێت
ئەوە بەهۆی ئەوە سزا وەرەگرێ و هیچ عیبادەتێکی لێ وەرناگیرێت ئەگەر سەرنج بدەن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەیفەرموو بەهۆی نوێژەوە خوای پەروەردگار پاداش دەدا و سزا دەدا یا بەهۆی ڕۆژوو یا بەهۆی زەکاتەوە یا بەهۆی حەجوی هەرێکی لەو عیبادەتانە فەرمووی بك اليوم آخذ بإسلامي فرمو خواهي فرقال بك اليوم آخذ وبك اليوم أعطي أمر بهوي توا سزا دەدەم و بەهۆی تۆ پاداش وەردەگرم کەواتە بەهۆی ئیسلامیەتی و موسڵمانیەتیەوە عیبادەت و خواناسیەکانمان گیرایە کەواتە ئەو کەسانەی خوای پەروەردگار بمان پارێزی ئەو کەسانەی کە نوێژ و عیبادەت دەکەن بەڵام یاسا و ڕێزکەیان ئیسلام نییە دڵنیامە لەوەی کە گیرا نابێت با خۆیان ماندوو نەکەن ئەمە بەڕاستی وەکو گاڵتەکردن و سوکایەتیکردنێکی لێت وەکەوەی کە تۆ لە شەریکەی یا لە کۆمپانیایە یا لەگەڵ حیزبێکا ڕێکەوتی بەڵام ئیش بۆ شەریکە یا کۆمپانیا و حیزبێکی ترەکەی ئەم بەڕاستی ئەبوو شێوازی تۆ نوێژ و ڕۆژە عیبادەتەکان بە گوێرەی ئیسلامە بەڵام خودی ئیسلامت قبوڵ نییە بە خودی ئیسلام ڕازی نی بە دەستوری یاسا و ڕێبازی ئیسلام ڕازی نی ئەمە بەڕاستی گاڵتەکردن ئەمە وەکو سوکایەتیکردنێکی پێیە دڵنیا بە لەوەی کە هەرچەند خۆت ماندووکەی عیبادەت و خواناسی ئەنجام بدەی کۆششکەی دڵنیا بە لەوەی کە گیرا نابێت چونکە تاکە شتێک پێوەری سەرێکی کە عیبادەت و خواناسیمان قبوڵە وەرئەگیرێت بەهۆی ئیسلامیەتی خوای پەروەردگار فەرمووی بک اليوم آخذ وبک اليوم أعطي ئەمڕۆ بەهۆی ئیسلامەوە پاداش دەدەم و بەهۆی ئیسلامەوە سزا دەدەم